دەرگای قوتابخانەکان کرایەوە و پزیشکێکیش ڕێنمایی هەیە بۆ جانتای منداڵەکان. هەروەها ئەوانەی کە بەنیازی حەجن بۆ ساڵی داهاتوو چانسی زیاتریان لەبەردەستایە لەبەرەوە زیاتر لە 400 کەس ئەم جارە لە هەرێمی کوردستان یعنی زیاد دەکرێت بۆ ناوانەی بۆ حەج دەگەڕێنەوە. ئەمە هەواڵەکانە و هەواڵی دیکەشم پێیە. سڵاوتان لێبێت. زەنگی ساڵی نوێی خوێندن لە کوردستان لێدرا و پزیشکێکیش دەڵێت ئاگاداری کێشی جانتا و دەرونی منداڵەکانتان بن. بەیانی ئەمڕۆ گوێمان بە زەنگی ساڵی نوێی خوێندنی 2024-2025 زرنگایەوە و دەرگای قوتابخانەکان کرانەوە. بە قسەی سامان سیوەیلی وتەبێژی وەزارەتی پەروەردە بۆ پرۆسەی خوێندنی ئەم ساڵ نزیکەی 1,800,000 قوتابی با سەر جەم پۆلەکانەوە دەچنە قوتابخانە و دەست بە دەوام دەکەن. لە یەکەم ڕۆژی دەوام دکتۆر سۆران سابیر پزیشکی نەخۆشیەکانی منداڵان ژمارەیەک ڕێنمایی ئاراستەی دایکان و باوکان کرد و دەڵێت کاتی خەو و خواردنی منداڵەکانتان ڕێک بخەنەوە، فشاری زۆریان مەخەنە سەر و ڕەچاوی باری دەرونیان بکەن. هەروەها کەمترین کەلوپەل لە ناو جانتای منداڵەکەتان بخەن بۆ ئەوەی دوور بن لە ئازار و کێشەکانی پشت. وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێم تیر و پشکی بۆ ئەنجامدانی فەریزەی حەجی ساڵی 2025 کرد و لە ژمارەی حاجیان 435 کەس زیادی کرد. نەبەس ئیسماعیل وتەبێژی وەزارەتی ئەوقافی هەرێم بە 964 وت. تیر و پشکمان بۆ نزیکەی 117,000 حاجی کرد کە لە ساڵانی 2017 و 2023 فۆرمیان پڕ کردوێتەوە. بە قسەی نەبەز ئیسماعیل ژمارەی حاجیانی کوردستان بەگشتی لە 4,685 کەسەوە بۆ 5,120 کەس زیاد کراوە. ئەم ژمارەیە بە گوێرەی ڕێنمایەکانی سعودی ڕێکخراوە کە بۆ هەر ملیۆنە کەس 1,000 کەس دیاری کراوە. فەرمانبەرانی کۆمپانیای هەڵکەندنی بیرەنەوتیەکان لە کەرکووک هاتنە سەر شەقام و گرتبوونەوە. ئەوان دەڵێن کارەکەیان زۆر مەترسیدارە و دەبێت ئەو دەرماڵەیە پێشتر بۆیان خەرج دەکرا بگەڕێتەوە و نەبڕدرێت. مەریوان مەجید سەرۆکی بەشی ئایتی لە کۆمپانیای هەڵکەندنی بیرەنەوتیەکانی کەرکووک بە 964 وت. ژمارەمان 8,000 فەرمانبەرە و سەر بە کۆمپانیای هەڵکەندنی بیرەنەوتیەکانین لە باکوور و ناوەڕاست و باشووری عێراق. کۆمپانیەکەمان کێشەی ئەوەی هەیە کە دەبێت مانگانە ڕەزامەندی وەربگرێت بۆ ئەوەی دەرماڵەمان بۆ خەرج بکات. وتیشی دوایین زانیاری کە لەلایەن وەزارەتی نەوتەوە پێمان دراوە ئەوەیە بە یەکجاری ئەو دەرماڵەیە دەبڕدرێت و پێمان نادرێت. لە گەڕەکی بڵاغی کەرکووک دزێک تەماح دەکاتە سەر چایچێکی بەتەمەن لە پشتەوە لێی دەدات و پارە و جزدانەکەی دەڕفێنێت. سەرچاوەیەکی باڵا لە نێشتی تاوانی بنکەی پۆلیسی ئازادی بە 964 وت. عەبدوڵای چایچی هاوڵێتیەکی بەتەمەنە و دانیشتووی گەڕەکی بڵاخە. بەیانیان زوو دەچێت بۆ سەر دوکانەکەی لە نێو بازاڕی جووتقاوە. بەیانی ئەمڕۆ لەلایەن دزێکەوە لە پشتەوە بە پارچە ئاسنێک لێی دراوە و بڕی 120,000 دیناری لێ سەندراوە. ئاماژەی بەوەش کرد دوای بەدواداچوونی ورد و پیاداچوونەوە با کامێرەکانی چاودێری توانراوە دزەکەت دەستگیر بکرێت و دانشی بە تاوانەکەی داناوە. هەواڵەکانم پێشکەشکردن شاد.